لأول آخر مدار الأنبياء لباطن لظاهر حبيبي كبرياء تتلك الأسواق بینەرانی تەلەڤیزۆنی سلێمانی سڵاوتان لێبێت. هەر جارە و لە مزگەوتێک لە شاری سلێمانی لە خزمەتان نابین. مزگەوتەکان مێژوویەکی پڕشانازیان هەیە لە شاری سلێمانیە. مزگەوتەکان زانایەکی زۆریان تیا پێگەیشتووە و زانایەکی زۆریش خزمەتیان لە مزگەوتەکانە کردووە. کۆمەڵێک مزگەوت جگە لەوەی کە ناوەندێکن بۆ خواپەرستی و خواناسی لە هەمان کاتە ناوەندێکی گەشتیاریش بەخۆیەوە ئەبینێت بەوەی کە خەڵکانێک بۆ گەشت و سەردانکردن لە ناو سلێمانی و دەرەوەی سلێمانی و لە شارەکانی تری عێراق و لە دەرەوەی عێراقیشەوە سەردانی ئەم مزگەوتانەکەن. مزگەوتی گەورەی سلێمانی یەکێکە لەو ناوەندانە کە ساڵانێک یا زیاتر لە سەدەیەکە ناوەندێکە بۆ پێگەیاندن و فێرکردن و هەم ناوەندێکی گەشتیاریش. لە تەلەڤیزۆنی سلێمانیەوە بە زنجیرە بەرنامەیەک لەگەڵ مزگەوتەکانی سلێمانی لە خزمەتانە ئابین تاوەکو زیاتر لە نزیکەوە بە وردەکاریەکانی ئاشنابین. بەموزدەبێ لە ئومەتی کە گەورەیەکی وایە لە ڕۆژی مەحشەرەوە کای هەموو گوناهکارەکە. مزگەوتی گەورەی شاری سلێمانی یەکێکە لە دیارینترین مزگەوت و شوێنە ئاینیەکانی سنووری پارێزگای سلێمانی و مێژووی دروستکردنەکەی دەگەڕێتەوە بۆ سەردەمی بنیاتنانی شاری سلێمانی. دەکەوێتە ناوەندی شاری سلێمانیەوە و ڕۆژانی هەینی و تاری تێدا دەخوێنرێت. شوێنی کۆبوونەوەی زانایانی ئاینی و نوێشخوێنان و خەڵکی ئاین پەروەرە. بەهۆی ئەوەی مەزاری کاک ئەحمەدی شێخ دەکەوێتە ناو مزگەوتەکە، ڕۆژانە سەدان و هەزاران کەس لە ناو شار و دەرەوەی شار و ناوچەکانی دیکەی کوردستان و عێراق و دەرەوە سەردانی دەکەن. بێجگە لەوەش بە بەردەوامی مەراسیمی ئاینی و کۆڕی زیکر لەخۆ دەگرێت. شوێنێکی تایبەتی هەیە بۆ پێگەیاندنی مامۆستایانی ئاینی و فێرخوازان و ڕۆژانەش چەند ژەمێک خواردنی وەکو کاری خێرخوازی تێدا دروست دەکرێت و دەدرێت بە کەسانی هەژار و کەم دەرامەت و میوان و سەردانیکارانی مزگەوت و مەرخەدەکە. مزگەوتی گەورە بێجگە لە مەزاری کاک ئەحمەدی شێخ گۆڕی چەند میرێکی بابان و بنەماڵەکانیان و کەسایەتێکی دیکەی تێدایە، بۆیە وەکو شوێنەوارێکی مێژوویی و ئاینی گرنگ لە خەڵم دەدرێت. لەسەر ئاستی کوردستان نمونەیەکی بەرچاوە. مێژووی دروستبوونی مزگەوتی گەورەی سلێمانی دەگەڕێتەوە بۆ سەرەتای دروستبوونی شارەکە لە سەردەمی میرنشینی بابان کە پایتەختەکەی قەڵاچوالان بووە و دواتر بیریان لەوە کردوتەوە لە بەرچەند هۆکارێک شارەکە بگوازنەوە بۆ شوێنێکی دیکە. لە سەردەمی ئیبراهیم پاشای باباندا شوێنی ئێستای سلێمانیان بەباش زانیوە و وەستا و کەسانی شارەزایان لە ئێرانەوە هێناوە بۆ دروستکردنی بینا و دامەزراوەکان. شوێنە ئاینی و کاریارەکانیشان دیاری کردووە. مزگەوتی گەورەش یەکێک بۆ لە شوێنە ئاینیەکان و ساڵی 1784 بنیاتنراوە. مزگەوتی گەورە لە سەردەمی شێخ مارفی نۆدێدا دروست کراوە. کاوکات شێخ مارف قوتابخانەیەکی لە خەڵاچوالان هەبوو و قوتابخانە ئاینەکەشی هێناوەتە ناو مزگەوتی گەورەوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وأصحابه ومن والاه. من پێشەکی بەخێرهاتنی کەناڵەکەتان دەکەم بەخێر بێن یاخوا. دیارە مزگەوتی گەورە هەر لە کۆنەوە یەکەم مزگەوت کە دروست کراوە لە شاری سلەیمانی مزگەوتی گەورە بووە. مزگەوتی گەورە مەڵبەندێکی گەورەیە بۆ شاری سلەیمانی و نەک هەر بۆ شاری سلەیمانی، بۆ هەر چوار پارچەی کوردستان بەناوبانگە و مەشهورە. مزگەوتی گەورە ئەوەتی دروست کراوە لانەی مسلمانان بووە. دائیما
مسلمانان ڕویان تێکرد بۆ و مزگەوتێکی قەرەباڵغ بووە لە هەموو بوارێکە سوودی گەورەی هەبووە. مزگەوتی گەورە بنکەیەکی مسلمانان بووە، جارە هەر لە زمانی حەزرەتی کاک ئەحمەدا گەورەترین خزمەتی بە نابیناکان کردووە، لەبەرەوەی حەزرەتی کاک ئەحمەد وەختی خۆی نابیناکانی کۆ کردوتەوە و شوێنی بۆ دابین کردوون لە مزگەوتی گەورە و مەسرەفیشی کێشاون. و هەروەها مزگەوتی گەورە شوێنی زیکر و تەهلیلە و نوێژ و جەماعەت و خەڵکێکی زۆری تیا کۆبووەتەوە بۆ نوێژی هەینی و بۆ هەموو جەماعەتەکان و بۆ جەژنەکانیش. و هەروەها مزگەوتی گەورە دایمە مەدرسەی ئاینی تیا بووە، ئەو مامۆستایانەی کە لە مزگەوتی گەورە بوون دەرسیان کتۆتەوە لە مزگەوتی گەورە لە هەموو عیلمەکانە دەرسیان کتۆتەوە لە هەموو عیلمەکانە. و هەروەها مزگەوتی گەورە دائیمە جێگەی فتوای مسلمانان بووە، ئەو مسلمانانەی کە پێویستیان بە فتوا هەبووە لە هەموو بوارێکی شەرعیدا ئەو مامۆستایانەی کە لە مزگەوتی گەورە بن جوابیان داونەوە. یعنی لەو بارەشەوە دەورێکی گەورەی هەبووە. هەروەها بۆ سڵح و بۆ ئاشتی و بۆ کۆبوونەوەی مسلمانانیش دەورێکی گەورەی هەبووە لە هەموو کاتێکە. بە تایبەتی ئێستا زیاتر لە کاتەکانی پێشوش خزمەتی گەورەی بەرامبەر بە مسلمانان و میلەتی کورتەیە بە تایبەتی. پرسیارە شەرعەکان لە هەموو بوارێکە ڕوبەڕوو ئێمە دەبێتەوە، مەسەلا لە بواری شتکڕین، لە بواری شت فرۆشتن، یا لە بواری وەقف، یا لە بواری فەرائیز میراس چۆن تەوزیع دەکرێت و ئەگەر کەسێ بمرێ چۆن میراتەکەی بەش دەکرێت، یا لە بەحسی تەلاقە، هاوسەرگیری، تەلاق یا نیکاح، لە هەموو ئەم بوارەدا خولع لە هەموو بوارێکی شەرعیدا مزگەوتی گەورە پرسیاری لێ دەکرێت و جوابیش دەداتەوە. بەناوی خوای گەورە و میهرەبان بەخێر بن بۆ مزگەوتی گەورەی سلێمانی، مزگەوتی حاجی کاک ئەحمەدی شێخ. خاڵی یەکەم ڕەمەزان لە هەموو لایەک پیرۆز بێ و لە گشت گەلی جیهان و مسلمانانی جیهان بە تایبەت گەلی کوردستانی خۆشەویست. مزگەوتی گەورە وەکو لە بەرچاوتان ڕوونا مزگەوتی گەورە کاریگەریەکی خۆی هەیە، هەم لە ڕووی ئاینی، کۆمەڵایەتی، زانستی. ئەم مزگەوتە کە دروست بووە لەگەڵ دامەزراندنی شاری سلەیمانیا دروست بووە کە خەڵکی ئەو کاتە قوتابخانە نەبووە، لێرە فێری خوێندن بوون، خوێندنگایەکی تیا بۆ بە ناوی خوێندنگای شێخ مەعروفی نۆدەیەوە. لێرە خەڵک هاتووە کە خوێندن فێر بووە، هەم خوێندنی قورئان، هەم خوێندنی عەرەبی و هەم خوێندنی ئاینی. و لەسەر ئەو دەمەوانێ بەردەوامە خوێندنگاکە هەر بەردەوامە و لە نێو مزگەوتی گەورەیە لە چەند بەشێک پێک دێ. بەشێکیان حافظ قورئانەکانن کە لە سەردەمی حاجی کاک ئەحمەدی شێخا خۆی کردوونەتەوانێ کە لە نێو شاری سلەیمانیا بێکار و بێ ئیش بوون، هێناونیەتە مزگەوتی گەورەی سلێمانی کە هەم وەکو پیشەیەک بۆ خۆیان بەکاری بێنن، بژێویەک بۆ خۆیان دابینکەن و حافظ قورئان بن و خزمەت بکەن لە نێو مزگەوتی گەورەیە. لە هەمان کاتە قوتابخانەکەی شێخ مەعروفی نۆدەیی بەردەوامە. مزگەوتی گەورە ئاشکرایە کە لە سەرەتای دروستبوونی شاری سلێمانیەوە دروست بووە، هەتاوەکو ئێستا لە چەند ڕوویەکەوە خزمەتی کردووە و خزمەتەکانیشی بەردەوامن، وەکو مەدرسەکەی شێخ مەعروفی نۆدەیە کە لە قەڵاچوالانەوە لەسەر داوای فەرمانڕەوایی بابانیەکانەوە سەردەمەکە مزگەوتی گەورە دروست کراوە. لەسەر داوای فەرمانڕەوایی بابانیەکان مەدرسەی غەزایی باپیری شێخ مەعروفی نۆدەیەک واستوێتەوە بۆ مزگەوتی گەورەی شاری سلێمانی و لەو سەردەمای هیچ ناوەندێکی خوێندن نەبووە، وەکو زانکۆ و پەیمانگا و خوێندنگا و قوتابخانە ئەوانەی شوێنێک نەبووە، تەنیا مزگەوتی گەورە هەبووە. مناو هەر لە سەرەتای دەستکردنی بە وەکو کوردەواری ئەڵێ ئەلفوبێ کە دەستی کردو بە خوێندن لە مزگەوتی گەورە دەستی کردو بە خوێندن و دوا خۆناغەکانی زانستە ئیسلامیەکانی بڕیوە. لە ئەمە وەکو مەدرسەکەی شێخ مەعروفی نۆدە کە تاوکو ئێستاش بەردەوام و ئێستاش مامۆستایانی ئەم شارە و دەوروبەری ڕووەکەنە مزگەوتی گەورە و لە مەدرسەکەی شێخ مەعروفی نۆدەیە زانستە ئیسلامیەکانە خوێن لەسەر دەستی مامۆستا گەورەکانی ئەم شارەیە، زانە پایە بەرزەکانی ئەم شارەیە وەکو مامۆستا مەلا عەبدوڵڵای تەکیۆیی کە 50 ساڵە لە مەدرسەکەی شێخ مەعروفی نۆدەیە دەرسەڵێتەوە و مامۆستا مەلا مستەفای شەشۆیی کە یەکێکە لە زانە بەناوبانگەکانی ئەم شاری سلێمانیە. ئەو مەدرسەکەی وەکو خوێندنگەی شێخ مەعروفی نۆدەیە بەردەوامە تاکو ئێستا، وەکو خوێندنگەی نابیناکانە تاوەکو ئێستا هەر بەردەوامە کە لە سەردەمی حاجی کاک ئەحمەدی شێخەوە یەکێک لە موریدەکانی لە هەندستانەوە داوای لێکردووە کە حافظ قورئان بۆ بێت لێرە قورئان فێری نابیناکانی ئەم شارە بکات و لەسەر داوای ئەو هاتووەتە مزگەوتی گەورەی شاری سلێمانی و چەند نابینایەکی فێری قورئان کردو، هەموو قورئانی پێلەبەر کردوون و ئینجا گەڕاوەتەوە و لە دوای ئەویش چین بە چین هاتووەتە خوارەوە تاکو ئێستا وەکو ئەبینن نابیناکان لە مزگەوتی گەورەیە بەدی ئەکرن کە فێری قورئانە بن و قورئان لەبەرەکەن. كباعث الوجود خلق عالما كتاقة عطي شفاعات
هجر محنتي سرور وفي ملهمة ڕووبەری مزگەوتی گەورە 7,000 مەتر چوارگۆشەیە. چەند بەشێکی تێدایە لەوانە قوتابخانەکەی شێخ مارفی نۆدێ کە تا ئێستا بەردەوامە لە خزمەتکردنی فەقێ و خێرخوازانی ئاینی. بەشێکی مزگەوتەکەش تایبەتە بە نابیناکان. بەشێکی دیکەش تایبەتە بە خواردنگە و خواردن بۆ کەسانی هەژار و کەم دەرامەت بەبێ بەرامبەر دابین دەکرێت. ڕۆژانە جگە لە ڕۆژی هەینی هەزاران کەس لە خواردنگەی ناو مزگەوتی گەورە نان دەخۆن. لە مانگی ڕەمەزانیشدا بۆ کاتی ڕۆژ و شکاندن خواردنگەکە کراوەیە. بەشێکی دیکەی ناو مزگەوتی گەورە تایبەتە بە مەزار و مەرقەدی کاک ئەحمەدی شێخ. ئەو ژوورەی ئێستا گۆڕی کاک ئەحمەدی شێخی لێیە کاتی خۆی ژووری خۆی بۆ و لەوێ دانیشتووە و کاروبارەکانی ڕۆژانەی ئەنجام داوە. پێش مردنیشی وەسێتی کردووە هەر لەوێدا بینێژن و لەسەر وەسێتی خۆی لەوێ نێژراوە. ڕۆژانە لە ناو دەرەوەی وڵاتیش خەڵکانێکی زۆر سەردانی مەزارگەکە دەکەن. لە حەوشەی مزگەوتی گەورەدا شوێنێکی تایبەت جیاکراوەتەوە کە شوێنی دارتووەکە بووە کە دارتوویەکی بەناوبانگ بوو و ڕۆژانە حاجی کاک ئەحمەدی شێخ لەژێر ئەو دارتووەدا حەساوەتەوە و هەم وانەی وتۆتەوە و هەم ئامۆژگاری کردووە و هەم خەریکی قورئان خوێندن و خواپەرستیش بووە. ئێستا شوێنەکەی بەتایبەت جیاکراوەتەوە کە ئەو شوێنە شوێنی دارتووەکەی حاجی کاک ئەحمەدی شێخە. فما لها عليل أمتك مسير غديا عليك شايع في أمتك دواعي رحم لطف حمشاء انتظارك مزگەوتی گەورەی شاری سلێمانی جگە لەوەی کە وەک باسمان کرد ناوەندێکی ئاینیە، ناوەندێکی کۆمەڵایەتیە، ناوەندێکە بۆ چارەسەرکردنی کێشەکان. لە هەمان کاتدا ئەو چێشتخانەی کە یادگاریەکی حاجی کاک ئەحمەدی شێخە لە مزگەوتەکەیە ماوەتەوە ڕۆژانە خەڵکانێکی زۆر سەردانیەکەن وەگەبینین بۆ لە کاتی ئاساییە بۆ نانخواردنی نێوەڕوان و لە کاتەکانی تریشە لە مانگی ڕەمەزانە بۆ ئیفطار و ڕۆژوشکانی ئێوارە بە شێوەیەکی بەرچاو خەڵک ڕووی تێیەکات سوود لەم چێشتخانەیە ئەبینێ بە تایبەت ئەوانەی کە کەسانی غەریب و بیانین یا کەسانێکن کە خەڵکی شاری سلێمانی نین یا کەسانێکن کرێکارن یا حەماڵن یا جۆرە ئیشێکەکەن لە ناو شاری سلێمانیا و پێویستیان بەوەیە کە خۆراکێک بە خۆیان دابینکەن. ناوەندێکیش بوو بۆ تێرکردنی ئەم جۆرە کەسانە کە خێرێکی گەورەیە و خێرێکی جاریە بەردەوامە لە حاجی کاک ئەحمەدی شێخەوە ماوەتەوە و ئێستا ژنەوەکانی سەرپەرشتیەکەن. جارە لەبارەی ئەوە خەڵکێکی زۆر کە هاتووە لەوێ میوانخانەی تێدایە و یعنی شوێنێکی تایە کە نان دروست دەکەن بۆ مسلمانان. ئەوە هەموو ڕۆژێ خەڵکێکی زۆر ئیستفادەی لێ دەکات. بۆ بەشێکی کەمان هەیە بەشەکەی کە چێشخانە خێرخوازیەکەی حاجی کاک ئەحمەدی شێخەکە لە سەردەمی خۆیان دامەزرا و لەسەر دەستی خۆی و لەسەر دەستی هەندێک خێرخوازی شاری سلێمانی. چێشخانە خێرخوازیەکە هەموو ڕۆژێکی ئاسایی هەمانە لە ڕۆژانی شەمەوانێ هەتاوەکو پێنجشەمان هەینی نیمانە لەبەر نوێژی هەینی و قەرەباڵغی. لە ڕەمەزاندا تایبەتمەندیەکی خۆی هەیە لەبەرەوەی قەرەباڵغیەکی زۆر زۆر ڕوومانتیەکە و ئەرکەکەشی لەسەر خێرخوازانی شاری سلێمانیە. لێرەوانێ من سپاسیانەکەم کە دەستیان بە چێشخانەکەی خێرخوازی حاجی کاک ئەحمەدی شێخەوەیە و هەمیشە بێتە خێر و بەرەکەت بۆیان بۆ خۆیان بۆ خانەوادەیان بۆ خێزانیان و سپاسیانەکەین و کە دایمە خەمخۆری ئەم چێشخانەیە بوون و هەندێک کار هەیە ئەگەر ئیتر کەم و کورتیە کە بێ ئێمە خۆمان هەڵەسین بە جێبەجێکردنی. چێشخانە خێریەکەی حاجی کاک ئەحمەدی شێخ لە سەردەمی خۆیەوە تاوەکو ئێستا بەردەوامە و لە ڕۆژانی ئاساییە بۆ نیوەڕۆ خواردن بۆ نزیکی 1000 کەس دروست دەکرێت و لە ڕۆژێکی کاتێکی وەکو ئێستا ڕەمەزانە ئەبینن کە خواردن بۆ 4000 کەس ئامادە ئاکرێ. 3000 لە بیدایەتی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە ساڵانە 3000 کەس لە ئێستای حازرەکرێ وردە تا کۆتایی ڕەمەزان بازار قەرەباڵغترە بێ و
چێشخانە خێرەکەی حاجی کاک ئەحمەدی شێخ زیاتر ئەرکیەکەوێتە سەر ئەبینن کە بۆ 4,000 کەس لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بەربانگ و خوان ئامادە ئاکرێ و بەبوو پێی کە مزگەوتی گەورەی شاری سلێمانی سەنتەری شارەکەیە خەرەباڵغێکی زۆری لەسەرە خەم خواردن پێشکەشکردنەوەکو خوا لە قورئانە تۆماری کرد حەزرەتی ئیمامی عەلی و حەزرەتی فاتیمە کە سێ ڕۆژ خواردنیان دروست کرد بۆ خۆیان و بە ڕۆژوش بوون خواردنیان نابە ويطعمون الطعام على حبه مسكينا ويتيما وأسيرا هەر ڕۆژەویان بە یەکێک لەم تاقمانە خوای تەبارەک وتەعالە ئاوا لە قورئانە تۆماری کرد و ئەم هەموو وەسف و سەنایە نەکات و باسی ئەو بەهەشتاکە چۆنیەتی بەهەشتەکەژەکە کە بۆی داناون لە پێناوی ئەوەیە کە خواردنیان بەخشی لە پێناوی خوایە و لا نريد منكم جزاء ولا شكورا تەنیا لە پێناوی ڕەزامەندی خوایە ئەم ئیطعامی تەعامیان کردم خواردنیان بەخشی و ئەمە هاتووەتە خوارەوە لەناو پیاوچاکانە و ئەهلی کەرەما لە ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو بینین ئێستا لە مەرقەدی شێخ عەبدولقادری گەیلانی 1000 ساڵی ڕێکە 1000 ساڵە کە چێشخانە خێریەکەی مەرقەدی شێخ عەبدولقادری گەیلانی بەردەوامە ئەمەی حاجی کاک ئەحمەدی شێخیش لە سەردەمی خۆیەوە تاکو ئێستا بەردەوامە نزیکی 200 ساڵە بەردەوام ئەم خێرە بە هیمەتی خێرخوازانی ئەم شارە بە هیمەتی ئەهلی کەرەم و ئەو کەسانی کە ئەیانەوێ نان ببەخشن لە پێناوی خۆی پەروەردگارە هەر بەردەوامە لە خوا بەزیابی وەکو وەڵین وەکو ئێستا باسمان کرد ڕۆژی 4,000 کەس لێرە بەربانگ کاتەوە لەسەر سفرە و خوانی ئەهلی خێر گرنگی ئەم خواردنە لەوەیە مهمی ئەم خواردنە لەوەیە کە ئەو کەسەی وەریەگرێ نازانی کێ و ئەو کەسی کە هێناوێتی لێرە کردوێتی بە خێردای ناوە ڕۆیشتووە نازانێت کێ ئەیخوا ئەمە ئینشاءالله معنای ئەو ئاەتەمان بۆ دەرەخاوە ئەو ئیخلاسەمان بۆ دەرەخا کە لە قورئانە باس کراوە لا نريد منكم جزاء ولا شكورا کەس داوای جەزا و پاداش لەم خەڵکە ناکات کەس داوای ئەوەی لێ ناکە کە سوپاسی بکات کە خواردن لێرە هەم ئەیهێنێ بۆ ئێرە دائێنێ بۆ خێر بۆ فەقیر و هەژارە یان ئەوانی کە هیلاکە بن لێ ئەنێن و پێشکەشی و خەڵکیەکەن سەرەتا بەناوی خۆی گەورە مهرەبان بە خێراتنی جەنابتان دەکەین ئێمە ڕۆژانە هەموو ڕۆژە خواردنمان هەیە بەغەیری ڕەمەزانیش حالیان ئێمڕۆکانێ خواردنی 3000 نەفەر دروست کراوە و کەسێکی خێرخوازی زیاتر لە 1800 قاپی هێناوە ئەویش لە تەوزیعەکەین تقریبا 4500 بە 4800 قاپ بەڵێ بەغەیری ڕەمەزان ئێمەش هەموو ڕۆژە خواردنمان هەیە بەس دیوەڕوان هەمانە 1200 بە 1500 نەفەر خواردنەی ڕۆژانە بەس ڕای جومعە نیمانەش بۆ ئیستراحەتە من نوێژی بەیانی یەکەم بە جەماعەت ئیتر لێرم هەتا کۆم دەقەیە بەردەوام خەریکی شوکارەکانمم تا نزیکی سەعات دێ ئەو خەڵکێکە تاوا بێت و ئەڕوا ئەو کەنا پاکرێتەوەش دووبارە حازرەکەینەوە بۆ ڕۆژی دواتر معلوماتی جەنابتانە تۆ خواردنێکی و نرخ زیاد 2,000 نەفەر بەڕاستی ماندووبوونی پێوەدا بەڵام بە ئیشەکەمان زۆر دڵخۆشین لەبەرەوەی ئێمە خزمەتی چینی فەقیر هۆژار دەکەین ئەو خەڵکانی کەیەن لێرە بە سەتڵ دەیبێنەوە کە سفرەی خۆیانی پێ دەڕازێنەوە یان ئەوەتانەیە لێرە نان ئەخۆن تۆ چۆن میوانێک ڕێزی لێگری لە ماڵەکەی خۆتان منیش بۆ شێوە ڕێز دەبێنەکانی چێشخانەی خێرخوازی حاجی کاک ئەحمەدی شێخ شوێنی تایبەتمان بۆ ئامادە کردوون بە ئاوی سەفەری و بە نانی گەرم و بە کەوچی سەفەری بە هەموو شتێکی و شوێن و ئەتیادیان هەیە و لەسەر کورسی مەزۆک و مەطعەمێکی ئاسایی خواردنێکی پێش جوان و پاک و تەمیز و لەژێر ڕێنمای تەندروستەکانە پێشکەش دەکەین وەڵاهی لە ڕاستیە ئەرکەکەی قورسە گرانە بارێکی گرانە بەسەر شانی سەرپەرشتیارەکەوانی و بەسەر شانی کارمەندەکانەوە بە تایبەت چێشخانەکە بەڵام ئێمە تاوڕادێ دڵخۆشین کە خۆمان بە خزمەتکار بزانین و خزمەتی ئەم شوێنە بکەین و مەقامی باو و باپیرانمان و شوێنی باو و باپیرانمان و یەکەم کە ماڵی خوددایە کە خەڵک عیبادەتی تیاکا و نوێژی تیاکا و شوێنی ڕێبوارانە و شوێنی هەژارانە کە خەڵک لێ حەوێتەوانێ و لە چێشخانەکەش زۆر دڵخۆشین کە خەڵک ئەبینین لەوێ هەم نانەخوا هەم دێت پشوویەگەدایە هەم دێت نوێژێگەکە قورئانێگە خوێنێ و ئێمەش هەمیشە ئەوە پیشەی خۆمان بووە خزمەتی خەڵک بکەین و خزمەتی میلەت بکەین زۆر خۆشحاڵین بەو ئەرکە وەکو ئاماژەشم پێ ئەرکەکەی گرانە بەڵام ئەو خزمەتکاریە ئیشەڵا خوا بۆمان بنووسێ و خەڵک لێمان ڕازی بێ ئەگەر لێرە نەبم ڕێم نەکەوێتە مزگەوتی گەورە بە تەلەفۆن لەگەڵ کارمەندەکانە بە تایبەت حاجی بابان کە ئەرکێکی زۆری لەسەر شانە مامۆستا محەممەد مجەورەکان چێشخانەکە حاجی ئیقبال بە تەلەفۆن لەگەڵ یەکا پەیوەندیمانە بێ و هەر شتێکیان بێ بە تەلەفۆن بۆیان جێبەجێەکەین پیغمبر یکای کباعثی وجود و خلق عالم کتاقت واری عرضی شفاعت
کاک ئەحمەدی شێخ لەگەڵ ئەوەی زانایەکی گەورەی جیهانی ئیسلامی بووە لە هەمان کاتدا کەسێکی کۆمەڵایەتیش بووە. کاتی خۆی لەم شارەدا جگە لە ئیسلام چەندین نەتەوە و ئاینی دیکەی تێدا بووە وەک جوولەکە و مەسیحی. ئەو کات جگە لە مسڵمانەکان مەسیحی و جوولەکەکانیش هاتوچۆی کاک ئەحمەدی شێخیان کردووە. جارێک مەسیحەکان گلەی ئەویان کردووە کە لە ناو بازار قسەیان پێ دەڵێن و پێیان دەڵێن ئێوە کافرن. کاک ئەحمەدی شێخ چەندین جار ئامۆژگاری خەڵکی کردووە کە ڕێز لە ئاین و نەتەوەکانی دیکەی شار بگرن و چەندین جار لە وتاری نوێژی هەینی و کاتی نوێژدا ئەمەی باس کردووە کە ئەم شارە دەبێت شاری پێکەوە ژیان بێت. ئامۆژگاری و ڕێنمایی خەڵکی کردووە. بە هەمان شێوەی مەسیحیەکان کاک ئەحمەدی شێخ جوولەکەکانیشی پاراستووە و ئاگداریان بووە، چونکە ئەو کاتە لە شاری سلێمانی گەڕەکی جوولەکان هەبووە. کاک ئەحمەد نەیهێشتووە کێشە بۆ ئەوانیش دروست ببێت و ئەگەر هەش بوو بێت چارەسەری کردووە و ئاشتی کردوونەتەوە. بۆ نمونە جارێک لە شاری مەهاباتی ڕۆژهەڵاتی کوردستان کێشە دەکەوێتە نێوان مسڵمانان و جوولەکەکانەوە. شاندێک دەنێرن بە شوێن کاک ئەحمەدی شێخدا بۆ ئەوەی کێشەکەیان بۆ چارەسەر بکات و دەستوەردان لە کێشەکەدا بکات. جوولەکەکان دێنە لای کاک ئەحمەد و سکاڵا لە درەوسیەکانیان دەکەن کە مسڵمان بووە. کاک ئەحمەدیش لە سلێمانیەوە لەگەڵیان دەچێت بۆ مەهابات. خەڵکەکە کە دەزانن کاک ئەحمەد هاتووە بۆ شارەکەیان هەمویان دەچن بە پیریەوە بۆ پێشوازی و ئەویش لە پێش خەڵکەوە دەچێتە ماڵی جوولەکەکە و هەر لەوێ ئاشتیان دەکاتەوە. کاک ئەحمەدی شێخ ماوەی مانگێک لە مەهابات دەمێنێتەوە و لەوێ لە مزگەوتی سوور نیشتەجێ دەبێت. تا ئێستا ئەو مزگەوتە لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە شاری مەهاباتدا هەرماوە. ئەو کات لەوێش لە وتاری هەینی و نوێژەکانی دیکەدا ئامۆژگاریان دەکات و بانگەوازی ئاشتەوەییان بۆ دەکات. مزگەوتی گەورە پێگە و تایبەتیکی خۆی هەیە لە ناو مەرکەزی شاری سلێمانیە دیارە بەهۆی ئەو پیاوە پیرۆزانە و هەروەها بەهۆی خەڵکێکی وەها کەوە بە زۆی ڕوویتیەکە مزگەوتی گەورە خەڵک زۆری پێی خۆشە فەرزەکەی لێرە بکە و لێرە جێبەجێیکە. ئەنجا لە کاتێکا بۆ مزگەوتی گەورە هەتا بانگی نەفەرمایە مزگەوتەکانی تر بانگیان نایە وەک ڕێزێ وەک تەقدیرێک بۆ مزگەوتی گەورە و بۆ مبارەکی مقەدەسی شوێنە پیرۆزەکە. سەر ڕاوێکە حاجی کاک ئەحمەدی لێ و شێخ مەحموودی نەمری لێ و ڕەزا و ڕەحمەتی خوان لێبێ ئیتر پێگە و نوێشکردن تیا تامێکی چێژیشی تایبەتی خۆی هەیە. خودبان هەچ کەسێک کە بۆ نمونە لە تاران کەوتە مزگەوتی گەورە کابرا سەردانی کردو ئەزای مزگەوتی گەورە چۆنە، یعنی پێگە و ناوێکی تایبەتی خۆی هەیە لە هەموو شوێنێک. لەو شوێنانەی کە سەردانیەکەن کابرا ئەگەڕێتەوە کە بۆ یەکێکی ئەڵێ چوون بۆ مزگەوتی گەورە لە مزگەوتی گەورە منیش چووم، یعنی شوێنێکە کابران دڵی حیاکە کە ڕووی تێئەکە بۆ ئینسانی مسلمان بۆ شێوەیەکی گەشتیاری ئیسراحەت و شوێنی مەسەن سەر ڕێەوەی نان خواردنێکیشی لێ بۆ غەریبان و بۆ فەقیران و بۆ هەژاران هەچ کەسێک کە ڕوویتیەکە پیرۆزیەکی خۆی وەرئەگرێ لێ. الصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم. سەرەتا سەڵات و سەلام لە سەر گەورەمان محەممەد درودی خوا لەسەر خۆی و ئالوبەیتی بێت. بەنسبەت مزگەوتی گەورە مزگەوتێکی شوێنەواری و دێرین و گەورەیە. هێمایەکە لە هێماکانی ناسینەوەی شاری سلێمانی و خزمەتگوزاری باش و فراوانی تێدایە و پاک و خاوێنە. خەڵکی لە مزگەوتەکەدا خواپەرستی دەکەن و جیاواز و سەنەزڕاکێشە. ئەمە یەکەم جارمە دێمە مزگەوتی گەورە و ئەم دیمەنە جوانە دەبینم. ڕێکوپێکێکی زۆر باشی تێدا دەبینم. هەر کەسێک بێتە ماڵێک لە ماڵەکانی خوددا دڵخۆش دەبێت، دڵ دەکاتەوە کە ئەم شوێنە پاک و خاوێن و ڕێکوپێکە دەبینێت. ويكون شيء ينشرح الصدر بهيك مكان نظيف وهيك مكان مرتب. مزگەوتی گەورەی شاری سلێمانی یەکێکە لە ڕەمزەکانی ئەم شارە و دیارینترین مزگەوتی ئێرەیە، بۆیە لە ڕووی دێرینیەوە لەزەتێکی یاخود دیمەنێکی تایبەتی خۆی هەیە، بە تایبەت ئێستا نوێ کراوەتەوە و لەسەر ئەو ڕتم و شێوازە کۆنەی خۆی کە دروست کرابوو نوێ کراوەتەوە
و چەند بابەتێکی دریان بۆ زیاد کردووە جگە لەم هەیکەلی بیناکە ئێرە شوێنێکی دینیە. بەشێکی دیکەی مزگەوتی گەورە پەیوەستە بە قوتابخانە ئاینەکەوە کە سەرەتا شێخ معرفی نۆدێ وانەی تێدا وتۆتەوە و دواتریش کاک ئەحمەدی شێخ بەردەوام بوو تا ئێستا هەرماوە و بەردەوام وانەی تێدا دەوترێتەوە. ئێستا لەلایەن مامۆستا مەلا عەبدوڵڵاوە بەڕێوە دەبرێت و تێیدا وانەی ئاینی بە فێرخوازان دەوترێتەوە و ساڵانە ژمارەیەکی زۆر مامۆستای ئاینی پەروەردە دەکرێن. هەر لەو بەشەدا ڕۆژانە کۆڕی زیکر و مەراسیمی ئاینی بەڕێوە دەچن و خەڵکی بۆ پرسیار و زانیاری لەبارەی ئاین و کێشەکانیان سەردانی دەکەن و ڕێنمایی لە مامۆستایانی ئاینی و شارەزایان وەردەگرن. تا ئێستا چەند جارێک مزگەوتی گەورە و مەزاری کاک ئەحمەدی شێخ نۆژان کراونەتەوە. جارێکیان لە ساڵی 1964دا بووە، دواتریش لە ساڵی 1994 مەزارگەکە نۆژان کراوەتەوە و گومەزێکیش لەسەر مەزارەکە دروست کراوە. دوایین جاریش پارساڵ مزگەوتی گەورەی شاری سلێمانی نۆژان کراوەتەوە. مدى